دوێنێ هەینی لە ڕۆژی هەشتەمی مانگی زیلحیجە حاجیانی ماڵی خودا لە شوێنی نیشتەجێبوونیان ئیحرامیان بەست و لە مەککەوە بەرەو مینا بە وتنەوەی تەهلیلە و تەکبیرەوە بەڕێککەوتن و شەوی ڕابردوو لە مینامانەوە. سەر لە بەیانی ئەمڕۆ حاجیان لە میناوە دوای نوێژی بەیانی بۆ عەرەفە بەڕێککەوتن و نوێژی نیوەڕۆ عەسریان بە قەسر و جەمع کردو تا ئێوارە لە عەرەفاتمانەوە کە بە گەورەترین پای حەج دادنرێت. حاجیان لە عەرەفات بە قورئان خوێندن و تەهلیلە و تەکبیرەوە ڕۆژەکەیان بەسەر برد. ئێوارەش بەر لە خۆر ئاوابوون و هاتنی بانگی ئێوارە بەرەو موزدەلیفە بەڕێکەوتن. ڕووبەری عەرەفات نزیکەی 33 کیلۆمەتر چوارگۆشەیە و بە تەختیەکی تایبەتمەند و بە زنجیرەیەک چیا دەورە دراوە. کێوی عەرەفە یاخود ڕەحمە دەکەوێتە بەشی باکووری ئەو ڕووبەرە. حاجیان پاش بەسەربردنی بەشێکی شەو لە موزدەلیفە بەر لە بانگی بەیانی دەگەڕێنەوە بۆ مینا و لەوێ نوێژی بەیانی دەکەن. دوای نوێژی بەیانی جیاجی حاجیان بۆ ئەنجامدانی مەراسیمی ڕەجمی گەورە دەگەنە مینا. دوای ئەوە حاجیان قژ کوور دەکەنەوە یاخود سەریان دەتاشن، پاشان بەڕێ دەکەون بۆ تەوافی ئیفاضە، هەروەک ڕێکردنی نێوان هەردوو کێوی سەفا و مەڕوا ئەنجامی دەدەن. لە دوای ئەوەش دەگەڕێنەوە بۆ مینا و قوربانیەکان دەکەن و سێ ڕۆژەکەی دیکە لە خێمەکانیان دەمێننەوە. هەروەها هەر سێ ڕەجمی گەورە و مامناوەند و بچووک ئەنجام دەدەن و بەر لەوەی لە ڕۆژی چوارەمدا تەوافی ماڵ ئاوایی بکەن. بەپێی ئاماری وەزارەتی حەج و عەمرەی سعودیە زیاتر لە 1,500,000 حاجی بەشداری حەجی ئەم ساڵیان کردووە. لە ماوەی 55 ساڵی ڕابردووشدا زیاتر لە 101 ملیۆن کەس بە فەرمی بەشداری ڕێوڕسمەکانی حەجیان کردووە. وتەبێژی ئەمنی سەر بە وەزارەتی ناوخۆی سعودی ڕایگەیاند ڕێو شوێنی توندیان گرتووەتە بەر لە ناوچە پیرۆزەکان تا کۆتایی وەرزی حەجیش ڕێکارەکان بەردەوام دەبن. ئەمساڵ لە هەرێمی کوردستان 4685 کەس بە شێوەی فەرمی بۆ حەجی ئەمساڵ چوونەتە سعودیە. هەروەها بەپێی زانیاریەکان 15,000 حاجی دیکەش لە هەرێمی کوردستان بە ڤیزەی جیاواز بەشداریان لە حەجی ئەمساڵدا کردووە. إن الحمد والنعمة لك والملك